لەلایەنی حکوومەتی من مەسئولمانی ئەم شارە بەسپی لەناو حکومەتەنیمان هەرچێکمانەیە پارەخۆرە گویا لە شارەکە نی نەوەڵا حەزەکە لەم شارە وێرانشی گەم شارە شارێکی مسلمانە شارێکی بەدینە شارێکی باخلاقە شۆڕێکی کوردی دروست بوو لەم شارەی بۆ دروست بوو حکوومەتی بەعس عالەمی کاو کرد و عالەمی وێران کرد لەم شارەوە حیزباتی دروست بوو لە شۆڕشی ئەیدروشەوە لە سنووریەوە لە هاوەڕەوە لە مەتەقەی تێوەڕەبیارەوە شۆڕ دروست بوو بەڵام ئەم دوو حیزبە وەفان بۆ ئەم شارەی منی خیانەت لەم شارەیە کرد ئەوەستا بازاڕەکەمان تێکچووە کابراایکی ئەم شارەی خۆمان گەرەکی بیکاتەوە حکومە ناڵگا ئەڵێ لەگەڵتانە شەریک بینە ناکرێت ئەو بەداوای پارانی یەکە بۆ ناکرێت ئەم شارە لە کیمیاوەکە بەشەوەوان لە کیمیاوەکە و لە زمانی حکومەتی باسە لە هەورامان تا هەڵەوژێ هات سەو ڕەبایەتی هەوسەکان ڕەبایانەیە کرد هاتن لە بازار ئیڤاجیان سودا لە بەرەو شارەکە هەوڵ کرد بچی بە خزمەت کەس دێ خزمەتی بکات کەس دڵسۆزمان نی هەرچێکمانەیە لە حیزبەکانە بۆ پارەی گیرفانی خۆیان دیفاع لە شارەکە ناکرد کەس بۆ میلەتی نەکردی نەیکەنەوە من بۆ سەر میلەتەوە ئەم میلەتە میلەتێکی مسلمانە هەڵەبجە خۆی لە ڕاستیە شۆڕشی کوردی بریتی بووە لە هەڵەبجە بەڵام ئەمڕۆ ئەوەی کوردایەتی کردووە و ئەوەی تەسحیحی داوێ خاوەنی حیز نییە لە وڵاتە ئەم وڵاتە خەڵکی نەزانەی باوەڕێەوە خەڵکێکەی باوەڕێەوە ئێمە بۆ نمونە مەحافزێکمانەیە لە ئێرانە مەحافزەکە دەسڵاتی مدیرناحەیەکی نییە هەڵەبجە پێویستی بە هەموو شتێیە هەڵەبجە پێویستی بە ئاوادانکردنەوەیە هەڵەبجە پێویستی وە خزمەتگوزاری زۆرە هەڵەبجە مەسئولی نییە هەڵەبجە کەسێک حسابی ناحەیەکی بۆ بکرێ وەڵای ناحەی سەیسایق و خوورماڵ زۆر لە هەڵەبجە باشترە سەرەتا ئەتوانم بڵێم ئەوە لامەرکەزی نییە ئەوە دوو ئیدارەیەکی زەقە لە ناو دوو ئیدارەیەکە بێ ئیدارەییە دوو ئیدارەیش نییە بێ ئیدارەییە چونکە لە کابینەی هەشتا بەڵێ زۆر داوا کرا کە پرۆژە دەست پێ بکاتەوە پرۆژە بکرێتەوە بودجە تەرخان کرێ لە بەرکەوتەی خۆی زیاتر بەر هەڵەبجە بکەوێ کابینەی نووا هەوڵیان ناکە بەرکەوتەی زیاتر بەر هەڵەبجە بکەوێت لە جیاتی لە سەدا 2 بێ بکرێتە لە سەدا 3 و 4 و بەرەو سەرتر وەکو ڕەقەم پشگیری ئەم بابەتیان کردو بۆ ساڵی 2021 بڕێکی باش بودجە تەرخان کرا بۆ پارێزگای هەڵەبجە بۆ ساڵی 2022 بە هەمان شێوە بەڵام بەداخەوە ئەو بودجانە ناچنە بواری جێبەجێکردن هۆکاری سەرەکی ئەوەیە کە کۆمپانیاکان کە ئەچن نەختینە وەرگرن لە بانقەکان پارە لە بانقەکانە نەماوە کۆمپانیاکان سارد بوونەتەوە ئەوانەیشی کە دەستیان پێکردنەوە بەرەو وەستانە چێ ئەگەر بەپەلە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئاگاداری ئەم بابەتە نەبێ و خەمساردانە باس لە وەستانی پرۆژەکان نەکات وا سیر نەکات کە ئەوە مشکلەی تەنها دەڤەرێکە و مشکلەی تەنها ئیدارەیەکە بەڵکو مشکلەی سەرتاسەری کوردستانە مشکلەی گەنجانە مشکلەی شارەکان هەموویەتی ئەوە سەرجەم پرۆژەکان ئەوەسێ وە گرفتی گەورە بۆ ئەوەدانی دروسە بێ و ئەو بجانشی کە تەرخانەکرێت بۆ پارێزگاکان و بۆ شارەکان تەنها ڕەقەمە و هیچی تر هیچ کەسێک سوودمەند نابێ لێی لەبەرەوە داوای بەپەلەمان هەیە ئێمە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئەم بابەتە بە هەند وەرگرن چونکە ئێمە حاڵی حازر تەندەرمان هەیە کە کۆمپانیاکان اعتیزاریان هێناوەتەوە کە هیچ تەندەرێک لەم سنووری پارێزگای هەڵەبجە سلێمانی گەرمیان ڕاپەڕین وەرناگرن بە ئیتیفاقی یەکێتی بەڵێندەران ئەمەش ئەبێتە هۆی فەوتانی ئەو بودجانەی کە بۆ ئەم ساڵدانراوە ساڵی کەش کە بودجیان تەرخان کردەوە بە هەمان شێوە بودجە بۆ ئەو پرۆژانە تەرخانەکەنەوە کە دەست بەکار بوون یاخود بودجیان بۆ ساڵانی ڕابردوو هەبووە لەبەرەوە بودجەکانی
ئێمە و ئەم زۆنە و ئەم ئیدارەیە و ئەم بێ ئیدارەیی کە هەیە لەم دەڤەرە هەمووی ئەفەوتێت. ئیشی حکوومەت بە تەکید بە خێرخواز ناڕوە بەڕاستی ئەگەر ئیشی خێرخوازان لە پارێزگای هەڵەبجە دەربکەیت هیچی نامێنێتەوە چونکە بۆ ساڵی 2022 ئێمە بودجەیەکی باش تەرخان کراوە بە هەرچەند ئەگەڕێتەوە بۆ بودجەکانی ساڵی 2021 و ڕابردوو